سڵاو ڕێز خۆشەویستین بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵقەی ژمارە 301 ژیری 301 هەفتەمان بەڕێ کرد خۆم بە خۆشحاڵ دەزانم لاڵقەی شوێ لەگەڵتانم تۆنێک زانیاری هەیە وەچاوتان لە چەناڵ بێت لەوانەیە لەم هەفتەی تاوەکو هێنی داهاتوو ستیت ئۆف پلەیکی پلەیستەیشن ببینین بۆیش بەڵای دەیگوازمەوە ئینشاءڵڵا گە هەرچەند درەنجیش بێ بۆ ئاگاداری چەناڵ من لەم هەفتەیە ئینشاءڵڵا ستیت ئۆف پلەیەک دەبینێ تکاتەکەم دوگمێن لایک سەبسکرایب لەبیر نەکەن ئەمڕۆ هەفتەی چوارەم بارەس پێ بکەین سەرەتا نرخی یاری و خزمەتگوزارییەکان لە ئۆڵ فۆر ڕێس نمونە سپۆتیفای بەردەستە 1 مانگ 8,000 3 مانگ 18,000 6 مانگ 35,000 12 مانگ 6,000 تا اینجوێ لە میوزیک و گۆرانی بگریت تا ساوندتراکەکانی ڤیدیۆ گەیم زۆر ڕاکیە یاری Red Dead Redemption 2 بە 29,000 دینار دەتوانین وەری بگری ئێستا نێتفلیکس 3 مانگیان هەیە بە 25,000 6 مانگ بە 40,000 1 ساڵیش 70,000 بە کواڵەتی بێگومان 4K GTA 5 یان هەیە لە بۆ سیریەس XUS بە 30,000 دینار توانی وەری بگری GTA 5 یان هەیە بۆ ئێکسبۆکس بە 19,000 دینار پلەیستەیشن پلەسیان هەیە ئەکتیڤی PS4 25,000 ئەکتیڤی PS5 100,000 وانەناو ئەکاونت 50,000 ئەمە دیلەکسی 12 مانگەیەکە هەموو شتەکانی تدایە جگە لە ستریمینگەکە لە بەرەوەی دیلەکسە پلەیستەیشن پلەسی ئەکسترایان هەیە ئەمە جگە لە کە دیلەکسیە بەڵام ئەکسترا تۆنێک یاری تێدای بێکمان سێ مانگەکەیان هەیە بە 15,000 لەسەر PS4 PS5 38 بە 15یان هەیە توانی وەری بگری دیلەکسی سێمانجیمان دیلەکسی سێمانجیشمان هەیە 20,000 لەسەر PS4 40,000 لەسەر PS5 لەناو ئەکاونتیش بە 20,000 دینار توانی وەربگری جگە لەمە هەر یاریەکەت دەوێت نوێ کۆن پریۆردەر ئەوانەی کە دێن سە پلەیستەیشن سە ئێکسبۆکس سە PC توانین سەردانی ئۆڵ فۆر ڕێز بکەن بە نرخێکی زۆر گونجاو وەریدەگری سپاس بۆ ئۆڵ فۆر ڕێز بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 ژیریە بێمەسترە یارانەی لەم هەفتەیە بڵاوکرانەوە یاخود بڵاو دەکرێنەوە یاری پراگمانە بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو وەتە لەم هەفتەی بێ بڵاو بکرێتەوە و لە مێتەکریتیک لە مێتەکریتیک نمری زۆر باش بەرزتێنە 86% بەرزتێنەوە زۆر ڕێک نەگرانە و ڕڤیوانی سەیرم کرد زۆر بە باشی باسی دەکەن دڵنیان یەکێکە لە یاری جیاوازەکانی کاپکۆمی واتە دووبارە کاپکۆم پێکای وام یارە فوت پرایسیش نییە بە $70 بەڵکو $6 هەرچەندە $6 کە زۆرە بەڵام مهم وەستنەوەیە یاریەکە بە $6 لەسەر PC و بزان بە $50 45 توانین بەری بگری ئەگەر تێ لە ڕۆژیەکەم بیکە بێکمان سەردانی ئۆڵ فۆر ڕێز بکەن لێ دەتوانە هەرزانتر بەرزستان بکەوێت مهم پراگمانە یارێکی نوێی کاپکۆمە ستایلێکی جیاوازی هەیە زۆر بە ڤیدیۆ گەیم دەچی ڤیدیۆ گەیمی کلاسیک ئەو سەردەمی 1960 و پلەیستەیشن 3 یاریی نازدار دیارە چاڕوان من هەفتەی داهاتوو ئینشاڵڵا بڵاو دەکرێتەوە وەرە یاریی نوێی نیتندۆ سویچ دوومان هەیە لەم هەفتەیە بەردەست دەبێت کە هەر خۆی نیتندۆ دروستی دەکات بڵاوی دەکاتەوە بە ناوی تۆمەداچی لایف living the dream کە یارێکی داتانم بڵێم کووە یارێکی خنجیلانەیە دورگەیەکە کارکتەرێک دروست دەکەی سیمولیشنی ناو ژیانی ئەو کارکتەرە لە ناو دورگێ دژی هۆشتانە کۆمیدیە شێوەکان کۆمیدیە هەفتاوەشتی بەرزناکەنمەکەی باشە زۆر باش نییە بەڵام باشە لە باشەکانەوە خەڵکی بەگشتی دەڵێن ئۆکەی یارێکی کۆمیدیە سنجا چێشەوە تایبەتیش ئەو کەسانەی کە کەفیان زۆر بە کارکتەرەکانی نیتندۆ دێ چێژی وەردەگرام و یەکێ لەو یارانەی کە وتم لە ڕۆژیەکەم دەکەم وا دەستم پێکردووە لە ڕۆژیەکەم ئەویش یاری ماوس PI for hire یارێکی نوێی ئیندیمان هەیە واتە زۆر زەبەلاح نییە دوستەکە نمری هەشتاوێکی بەرزتێناوە کە نمرەکانی زۆر باشە بەڕاستی چاوەڕام دەکرد کەمتری بەڵام زۆر باشی بەرزتێناوە من نزیکەی دوو کاژمێرە گارێکم کردووە زۆرم بەدڵە ڕاستە چیرۆکەکی چێشم لەگەڵ چیرۆکەی هەیە لە چیرۆکەی زۆر ئینگیج نییە واتە زۆر ناباتە ناو ئەمکی چیرۆکەی بەڵام ستایلێکی نواری هەیە دتێکتیڤ و لێکۆڵینەوەی هەیە نوار واتە ئەو زۆرە ستایلێکەوە کارکتەر لە باگراوند بە دەنگێکی خۆرسە دەکات و باڵەخانە بەرزەکانیشاندا و دنیاشی تاریکی ژێر زەمین وشتان پیشاندەوە لێکۆڵینەوە دەکەیت لەسەر هەندێک ڕوودا و بەڵام گەیم پلەیەکەی بە شێوەیەکی ئەنیمەیشن و تەرتیباشی زۆر جوانە ئەم جیانەکەش بێگومان بە مشکە ماوسا لەسەر ستایلی میکی ماوس دروستکراوە بێگومان زۆرم بەدڵە ستایلی منە زۆر چێژگیر دەکەم لەسەر PC دەیکەم ئاکچلی زۆر زێژنەوەگەشتە پێشمای فوت پرایس نرخی یاریەکە $25 شوێ مهم یاری کەثولو The Cosmic Abyss ئەویش بڵاو کراوە ئێستا بەردەستە نمرەی هەفتای بەرزتێناوەکە نمرەکەی زۆر باش نییە بەڵام ئەو کەسانی دەڵێن کەیفیان بە بەشەکانی ڕابردوو کەثولو دێ چێژی لەو ستایلە یاری وەردەگرن وەروە یاری ریپلیس بڵاو کرێتەوە ئەم یاریشم داوڵاند کردووە لەسەر PC هەندێکم کردووە نزیکەی 20 دقیقە ساعتێک یاریەکە زەم یاریەکە چۆنە هەفتاوەشتی بەرزتێناوە
پێ نمرەکەی تا دەکەم 25 دقیقە یاری کردی بەڵام زانم زۆر یاریەکە پێشەوەی تەواویکەم بگوم حکمی لەسەر نادەم بەڵام تێدەگەم کە ڕەندێک لە ڕیڤیوەکانم بینی هەندێک زۆریان بەدڵ بوو هەندێک زۆریان بەدڵ نەبوو بۆیش نمرەکەی دابەزیەوە بە 78 گەیمپڵێکەکەی تاوەکوێستا زۆر سنجڕانی شەوە بەڕاستی و نیو ساعەتەی نکە چل دقیقە یاریم کردو گەیمپڵێکە زۆر سنجڕانی شەوە زۆر سادەیە بەڵام ڤیژوەڵ زۆر جوانە و چیرۆکەشی ئۆکێ تاوەکوێستا خۆ یاریەکەشی کورتە بزانام باوەڕ ناکەم زۆر درێژ بوو ئەزمیهیم یاری تایدز ئۆف تومۆرۆ بڕیارە لەم هەفتەیە بەردەست بێ کە یاریێکی لە جەماعەتی ڕۆد 96 دروستیان کردووە بۆ کەسانی کەیفیان بە یاری تاڵچی ڕۆچی ڕۆد 96 دێ ئەم یاریان دروست کردووە کە زۆر لەسە نازام دەزان پەیوەندی بە ئاو دەریافتەوە هەیە بەڵام کەیفتان پێدێ لەم هەفتەیە بەردەست وەروە یاریی بچووکمان هەیە لەسەر ستایلی لیمبۆ ئینساید ئاوت و مەسەڵەن یاری ترسناکانی لەتڵ نایتمێر بە ناوی ڕومبراڵ بڕیارە یاریی وەکو یاریی تاریکی مەتەڵی سایت سکرۆڵی ئەو شتانەیە لەو زۆر بە لیمبۆی دەسی بەڕاستی بڕیار لەم هەفتەیە بەردەست بێ و بۆ کەسانی فۆرتنایتیان هەیە یاخود بەخۆڕایی بگومان یاریەکە مۆدی سیڤ دە وۆرڵد یاخود مۆدی چیرۆکی فۆرتنایت ئێستا بەخۆڕایی بۆ هەمووان بەردەستە لەسەر PS5 PC ئێکسبۆکس دەتوان بەخۆڕایی داوڵۆندی بکەن و چیرۆکەی فۆرتنایت ئەگە تاوەکوێستر نەزانین فۆرتنایت باشتەکە لەم چیرۆکە چێژی لێ وەردەگرێم وەروە یاریەکانی پلەیستەیشن پلس لە بۆ ئەکسترا پریمیەمی بۆ مانجی ناوەڕاستی چوار بەسەرە واشکراکران کە لە ناوەڕاستی مانگە شتانە بەردەست دەبن لە مانگە زۆر باشەکان نیە لە مانگە خراپەکانش نییە بە تایبەتێکە کەیفت بە یاری وەرزشی وەکو فکر و مۆرە فرێز دێ لەسەر ئەکسترا پریمیەم بەردەست دەبی لە ڕێگەی یوبیسۆفت پلەسی بێگومان کە یاریەکە زۆر لە مێژە نییە بڵاوکرێتەوە ساڵێک دو ساڵە بەڵام مهم مەبەستنەوەیە کە یاریەکە زۆر کۆنی بڵێم 50 ساڵ پێشتە یاریەکە کیفت بە سیباقی دی تقریبا ئەمەیان زۆر لەسەر یاری زۆر تقریبا وەکو ستایلی یاری فۆرسایە ئارکیدیە بگومان ناکاتە فۆرسای بەڵام کرومۆرەفێرست خراپ نییە توان تاقینەوەرە هۆرایزن زیرۆ دۆن ریماستەرەکە ئەوە بەشی یەکەمی هۆرایزنە ریماستەر کاتەوە لە بۆ PS4 و PS5 لەم هەفتەیە بەردەست دەبی و فوتبۆل مانەجەر 26 کۆنسۆل تا کەسە فوتبۆل مانەجەر نەکردیەوە نازان باس چ دەکات بەزە هەفتەیە بەردەست دەبی یاخود دێتە ناو پڵسی وەرەوە یاری وۆریۆر ئەبس دێتن و یارێکە من دەمێت تاقیکەم یارێکی زۆر کۆمیدی و بێمانایە بەڵام حەز دەکەم تاوەکەستە نەم کردو ئەوی ژیاری سکرۆل with a gun سمۆرێک بە چەکەوە بە چەکێکەوە وەرەوە یاری The Casting of Frank Stone کە ئەمەش یاریشی ترسناک بوو لەلایەن جەماعەتی Dead by Daylight لە جیهانی ئەوە بەڵام پێشوازەکان کات خۆی لێ زۆر باش نەبوون بەڵام ئێستا توانین بە خۆڕایی نەک بە خۆڕایی لە ڕێگەی پڵاسی لە خۆ تاقیکەیتەوە وەرە مۆنستر ترینمانەیە کە مۆنستر ترین نازانم چیە بەڕاستی ئەم دێت سەب پڵسی جێم لێ بۆ بەڵام لەسەر بەبەوە زمانی پریمیەمی بە تابەتی پریمیەم دیزان کارە ساتێکی دیکەیە لە بەرەو یەک یاری بەردەست یاری کۆن دێتن کە یاریی پلەیستەیشن 2 بە ناوی Wild Arms 4 کە من نازانم چی و کاتی خۆشی نەو کردیە بەڵام جێم لێ بووە بەڕاستی کارە ساتە سۆنی پریمیەمی کردە $160 ماگانە کەچی سوودێکی وا استفادەیەکی واشی لێ ناکەین بەڕاستی بێنە سەر هەواڵ یاریەکان و گەورەترین هەواڵیشمان بێگومان یاری نوێیەکەی مێترۆیە بەڕاستی زۆر قەشەنگ و جوان و خوش و ترسناک نا بەڵام تاریک و ستایلێکی زۆر مێترۆیی هەرچەندە ترۆگەرەکە و سینەماتیکەکەی دوو درێژ نزیکەی 6 خولەکە لە کۆتاییەکان تازە گەیمپڵێی سینەماتیک دەبین کە ئەوش گەیمپڵێ نیە سینەماتیکە بەڵام لە تۆنی یاریەکە تێدەگەین چیرۆکەی مێترۆیە ئەو کەسان نظام مێترۆ باس دەکە نیاو یاریەکەشمان بزارە مێترۆ 2039 جەماعەتی مێترۆی لە ڕاگەنراوی فەرمی خۆیان دەڵێن لەبەرەوەی ئەوانە ستودیۆیەکی یوکرانینە یاخود ئۆکرانینە دەڵێن کاریگەریی گەورەیان هەیە کاریگەریی گەورەیان تێکرەکاتە کە مەسەڵ رووسیا لە ساڵی 2000 چەند بوو 20 بوو 22 بوو 19 عفوان هێرشی کردە سەر ئۆکرانیا دەڵێ زۆر کاریگەری تێکردوون لە دروستکردنی ئەم یاریە بۆ لەوانەیە هێرشێکی زۆر چوون کەنە سەر رووسیا لەم یاریە و زۆرە فاکشنێکی نوێشیان ناشرا کردووە لە بۆ یاریەکەی یاخود خراپەکاری نوێ جانازم نوێنە کۆنە چۆ یارەکانی مێترۆم هەرموو نەکردیە بەڵام زۆر بەسە ستایلی ناچیەکان دروست کراون گەیمپڵێکە سەرەتا چیرۆکی سەرنجاچێژ پێ دەکات پێش بۆمبە ئەتۆمیەکەی دواتر بۆمبە ئەتۆمیەکە پیشان دەدەکات تەقێتەوە دواتر مێترۆی پیشان دەدا بێگومان شەمەندەفەرەکە پیشان دەدا دوای ڕاستە ژێرزەمینەکە و یەک دوو جۆرە کریچەر و شتی جیاواز دەبینین کە نازانم ئەوەش پێشتری هەبوو یان نا بەڵام شێویان سەرنجاچ بەڵام گەیم ینی ڤیژوەڵ
زۆر جوانە بەڕاستی ینی گرافیک زۆر پڕبوردەکاریە بەڵام وەکوتم ئەمە سینەماتیکە ڕاستە ئینجنە بەڵام سینەماتیکەواتە یاریەکە لەوانێ سەڵ بەم شێوازە نەبی بەڵام ستایلی پێشکردنەکەی زۆر بەڵێن هیوادارم هەموو یاریەک بە سینەماتیکێکی لەو شێواز دەست پێ بکەن یاخود دەست پێ بکەن وا لەوەشی خۆشترەوەیە کە یاریەکە زۆری پێناسی تاوەکو بڵاو کردەوە بەڵکو دەڵێن لە زستانی ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە زستانی ژواتە لە مانجی 11 یەک باوەڕ ناکەم کاتێک تۆ دەڵێ this winter واتە لە مانجی لەوانەیە 11 یان 12 بڵاو بکرێتەوە کە پێم وایە کاتەشی زۆر باش نیە لە بۆ بڵاوکردن یاری لەو کاتە لەبەرەوەی GTA 6 لە مانجی 11 بڵاو دەکرێتەوە بەس مهم یاریەکان زۆر دوا دەخێن و پێشم وایە لەوانەش یاریش تووشی دواخستنی کار ببی بەتایبەتی بەهۆیەوەی کە وڵاتەکەیان لە شەڕ لەگەڵ رووسیا هیوای سەرکەوتم بۆ پەرەپێدەرەکان دەخوازم و عاشقانی یاری مێترۆ لە کوردستانی یەکجار زۆرە بەهۆی بینەری یوتیوب دەبین ڤیدیۆیەکانی گەیمپلانی مێترۆ هەیە لە زمانی کوردی یەکجار باشە بۆ یاریە کە زۆر کۆنە و بەشی ڕابردووشی زۆر بەچێش بوو بەڕاستی هیوادارم مێترۆی نوێ لاس چاڕوانەکانی گەیمەرانی کوردستان بێ برێزام ژمارەتان زۆرە و هیوادارم چێژ لەم یاری ژۆر بگرن و ئەگەر کەیفشتان بە ئەوەی دێتن مەسەلەن بەتێ بە فول کوالیتی و ڤیدیۆ ببینی بنووسم مێترۆ 2039 لە یوتیوبی دەتوان بە کوالیتی 4K بە تەلەڤیزۆنی ماڵەوە گوێ ڕابگرە ببینە زۆر کوالیتی بەرزە وردەکاریەکانی زۆر باشە بێمە سەر کۆمپانیای رۆکستار لە هەفتەی ڕابردوو کۆمپانیای رۆکستار بۆ جارێکی دیکە بە شێوەیەکی فەرمیە و هەواڵە هاککرا بەڵام ئەمە هاکردنە هیچ پەیوەندی بە بڵاوکردنەوەی داتا و زانیاریەکانی GTA 6 نەبوو بەڵکو زیاتر لایەنی مادی و مەسەرەن لایەنی دۆکومنت و لایەنە ئیداری و کارجێڕەکانی کۆمپانیای رۆکستار هەندێک لە دیتێڵەکان ئۆنلاین بڵاو کرانەوە و ئەو گروپی کە هاچی کردوون لە ڕێگەی بگمان وبسایتی یاخود چۆن دەڵێ داتابیس رۆکستارەوە ناتوانانی هاکە بکەن بەڵکو لەلایەن وبسایتێکە فێرپارتی کە کارمەندەکانی رۆکستار بەکاری دێنن بۆ هەندێک کاری تایبەت لە ڕێگەی ئەوانەوە چوبوونە ناوێ گەناڵ مەسەڵەن رۆکستار دەڵێ ئێمە خۆمان هاک نەکراوین بەڵکو فێرپارتێک هاکراوە کە ئەمە کاریان لەگەڵ دەکەین بەڵام داتای رۆکستاریان بەدەست گەیشتووە کە وای کە پشکەکانی کۆمپانیای تێکتو کە خاوەنی رۆکستارە زۆر بەرز بێتەوە بەهۆی ئەوەی هەندێک ڕقەم ئاشراکران کە پێم سێرە تاوە کەسەر رۆکستار ئەو ڕقەمانە بەم شێوازە بڵاو ناکاتەوە لەبەروی ڕقەمەکان زۆر باشن بەتایبەتی بۆ یاریش وەکو GTA ئۆنلاین نمونە لە ساڵی 2014 یاری GTA ئۆنلاین 21 میلیۆن دلاری بۆ رۆکستار کۆ کردوێتەوە لە 2015 تەنیا GTA ئۆنلاین مەبەستمان یعنی نەک GTA 5 بەڵکو بەشی ئۆنلاینەکەی کە گەیمەر پارەی ناوخەرج دەکات واتە لە ڕێی مایکرۆ ترانزاکشن شتانە مەسەلەن شار کارتەکان دەکڕن ئۆتۆمبیل و نازانچە واتە پارە سەرفکردن ناو یاریەکەی بەو شێوازەیە 2015 184 میلیۆن دلاری تێتە سەرفکراوە 2016 313 میلیۆن دلاری دەستکەوتۆ ڕۆکستار 2017 504 میلیارد دلار 2018 414 میلیارد دلار 2019 470 میلیارد دلار 2020 بەهۆی کۆڤید 19 یاخود کۆڕۆنای خەڵک لە ماڵەوە بوو بێگومان گەیمینگ چووە ئاسێکی زۆر بەرز 743 میلیۆن دلاری دەستکەوتۆ ڕۆکستار لە 2021 653 میلیۆن دلار 2022 450 میلیۆن دلار 2023 411 میلیارد دلار 2024 403 میلیۆن دلار 2025 400 میلیۆن دلار و 2026 ماوەی ئەو سێ مانگە 109 میلیۆن دلاریان دەستکەوتووە بەگشتی زیاتر لە 5 میلیارد دلار داهاتی بۆ ڕۆکستار کۆ کردەوە زیاتر لە 5 میلیارد دلار تەنیا GTA ئۆنلاین نەک فرۆشی یاریەکە بەگشتی تەنیا GTA ئۆنلاین جگە لە فرۆشی یاریەکەش کە ئەویش میلیۆنان دلاری لەوانێ میلیارد 2 میلیارد 3 میلیارد دلار کۆ کردووە بەگشتی مانگانە ڕۆکستار 20 بۆ 35 میلیۆن دلاری دەست دەکەوێت تەنیا لە ڕێگەی GTA ئۆنلاین کە داتایەک کەشمان دەستکەوتووە هەر لەم هاکەی ڕۆکستاری پێمان دەڵێ کە مانگانە چەند کەس لەناو پلەیستەیشن هەفتانە چەند کەس ناو پلەیستەیشن و ئێکسبۆکس و PC یاری GTA ئۆنلاین دەکەن یاخود GTA مثلا بەشی ئۆنلاینەکەی دەکەن 3 میلیۆن کەس زیاتر لە 3.4 میلیۆن کەس هەفتانە لەناو GTA ئۆنلاینینە کە هەفتانە نزگەی 4 میلیۆن دلار بۆ ڕۆکستار کۆ دەکاتەوە PS4 میلیۆنێک و 800,000 کەس GTA ئۆنلاین دەکات کە هەفتانە 973,000 دلار دەکەوە لە بن میلیۆنێکە ئێکسبۆکس سیریز X میلیۆنێک و 129,000 کەس لە ناو یاریەکانە کە هەفتانە 100 میلیۆنێک و 867,000 دلار کۆ دەکەنەوە ئێکسبۆکس 1 میلیۆنێک کەسە بە 900,000 دلار نزگە بن میلیۆنێکە لە PC کەمترینە کە 894,000 کەس داخل GTA ئۆنلاین دەبێت ئێستا نزگەی 200,000 دلارێک بۆ ڕۆکستار کۆ دەکەنەوە
واتە باشترین شوێن لە بۆ GTA بە تایبەتی GTA ئۆنلاین بگمان PS5 کە 3 ملیۆن کەسی هەیە واتە ئێکسبۆکس سیریەس X ژمارە گەیمەرانی GTA ئۆنلاینی کەمتر لە PS4ش بەم شێوازە سۆنی لەگەڵ ڕۆکستار علاقەی باشە و گەیمەران PS5 وەکو PS5 بگومان زان کە PS5 زۆرترین فرۆشی هەیە لە کۆنسۆڵی ئێستا بەڵام ژمارەکە یەکجار بەرز لەسەر پلەیستەیشن چاو ئێکسبۆکس بگمامش فەڵتەی ڕۆکستار نییە فەڵتەی ئێکسبۆکس خۆیەتی کە نەیتوانی تۆزێک لەو جەنەرەیشنە شتەکان بباتە پێش واتە پلێری پلەیستەیشن 3 جار لە ئێکسبۆکس زیاترەوە لە چاو لەسەر GTA ئۆنلاین تەنان لە پیسی زۆر زیاترە لە یاری GTA ئۆنلاین وەرە حاڵەچکەمان هەیە کە بە شێوەیەکی فەرمی ئەمە بڵاوکرایەوە لەبەرەوەی لەناو ئەپی یوبیسۆفتی لانچەری یوبیسۆفتی پیسیەکەی ئاشکراکرا کە یاری ئەساسن کریت بلاک فلاکی بڵاو دەکرێتەوە ریمیکەکە بەنای ڕوویسینگتە بەروارەکە تقریبان ئاشکراکرا لەبەرەوەی دەکەوێتە نوێی هەفتی 2026 واتە لە مانجی هەفت یاریەکە بڵاو دەکرێتەوە و سبتایتلێکمان هەیە کە پێمان دەڵێ یاریەکە بزەوت مثلەن تایتلێکی هەیە تایتلی یاریەکە بەنای ئەساسن کریت بلاک فلاک ڕوویسینگتە ئەمە ناوی یاریەکەیە دەرە سێت سیل فۆر دە کریبیان گەشتێ بکە بۆ دورگەکانی کاریبیان دەڵێ ریپلی ڕویەکەیانە ناو دوو کەوانەداناوە پلی دە کلاسیک سواش بەکڵین ئەدڤنچەر ئۆن day one with Ubisoft Plus Premium بگومان دەڵێ گەشتێکی ناو دەریا بکە لە ڕۆژ یەکەم لەگەڵ خزمەتگوزاری Ubisoft Plus Premiuمی کە بگومان مانگانە $25 کەشتێکی وایە دەتوانین یاریەکە بکەوێ ئەوەی بیکڕێت بەس مهم ئێستا تقریبا بۆ شێوەیەکی فەرمیە لەبەرەوەی من ناو لانچەری پیسیەکەی یوبیسۆفت دزەی پێکرا واتە دەزانین کە یاریە زۆری نەماوە و لەوانەشە من بخۆم پێم وایە نزگەی مانگێک زووتر کانێ مانجی شەش یوبیسۆفت ئاشکرای بکە لە ڕێگەی کۆنفرانسەکەی خۆی بڵێ مانجی داهاتوو یاریەکە بەردەستە بێمە سەر یاریە کەلانە لەبیرتان نەبێ هەر هەشە لەبەرەوەی لە مێژە باسمان نەکردووە ئەنی یەک جای ژاژراگرەوە یاریەکە بە ناوی ڕەنەسانس A Plague Tale Legacy یاری درجەکەیە بەڵام بەشێکی دیکەیە بەناوی ڕەنەسانس بەڵام هەر چیرۆکێکە لە ناو جیهانی A Plague Tale Legacy جا نازان کارکتەکانی پێشوو دەگەڕێنەوە یاخۆنە بەڵام زان پاڵاوانەکەمان جیاوازە سێ سکرینشۆتی نوێیان بۆ بڵاو کردێتەوە کە یاریەکە بڕیاریشە لە مەسەلەن لە شاری ڤێنس لە ئیتالیا کە زۆر جوان دیارە بێگومان یاریەکە لە بەرەوەی سکرینشۆتەکان زۆر جوانن بەڵام لەوانێ نەگەڕانەوەی کارکتەری سەرەکی لای گەیمەران تۆزێک ناخۆش بێ بۆیش نازانینکەوە تا چەند کارکتەرەکانی کۆن دەگەڕێنەوە بە شێر شێوەکانی یاخود یان چیرۆکەش تاوە جیاوازە هێشتا بزەبت نازانین بێمە سەرواڵەکی دیکە بۆ کەسانی حەزیان لە فیزیکەڵ ئەدیشنی یاریەکان نمونێت توی بەشری یاریەکە بکەیت یاریێکی وەکو Red Dead Redemption دزەی پێکراوە کە ڤێرژنی PS5ەکەی بە شێوەی PS4 و PS5ەکەی بە شێوەی پرینت واتە بە شێوەی دیسک لە بڕیارە لە مانجی داهاتوو لە مانجی پێنج بڵاو بکرێتەوە کە بۆ کەسانی کەیفیان پێدێم پێم وابی شتێکی باشە بۆ کەسانی مثلا کۆلێکتەرن یاری Red Dead Redemption 1 کە دووبارە بڵاو کراوەتەوە ئەوەی کراوەتەوە بەردەست دەبێت وەرە یاری Crimson Desert ژمارەکانی لە بەرزبوونەوەی ئێستا 5 ملیۆن کۆپی تێپەڕدا یەکێکە لە سەرکەوتوترین بێگومان یاریەکانی ئەمساڵ وە ژمارەیەکی زۆری عاشقی هەیە یاریەکانی ئەساسنا ئەوانەی عاشقینە زۆریان بەدڵام ئەوانەیەشی کە مەسەن بەلایەن و گرنگە ئەو کاتیانە و یاریە زەبە لە حانە بکەن بێگومان زۆر ئاگیان لە وەزعەکە نییە بێمە سەر کۆنسۆڵێکی کۆن کە دووبارە بڵاو دەکرێتەوە و شێوەیەکی زۆر سازاکێشی هەیە و واگەیمەرەکی زۆری لە ئۆنلاین دڵخۆش کردیە کۆنسۆڵێکمان هەیە بە ناوی نیۆجیۆ کۆنسۆڵێکی هایبرێدی نوێیە کە یاریە کلاسیکەکانی ئارکید کارپێرەکە بەڵام نرخی شریتەکانی زۆر گرانەوە خۆی نرخی کۆنسۆڵەکەش گرانە بەڕاستی $150 بڕیار لە مانجی 11 بڵاو بکرێتەوە چەند یارییان بۆ ئاشا کردو لە ڕۆژ یەکەم ئەم یاریانە بەردەست دەبن نمونە مێتل سڵک The King of Fighters 2002 مەسەڵەن یاریان هەموو یاری ئارکیدن لەوانەیە زۆر شارزاییتان لەسەری نەبی بەڵام شتێکیان بڵاو کردەوە کە دەڵێ نرخی کارتیجەکان واتە نرخی یاریەکان £70 کە نزگەی $85 لەوانێ ئەمە زۆر بێ بۆ ئەگەر جەماعەتی یاری کلاسیکەکانی کۆ دەکەنەوە یاخود یاری کلاسیک شتەکەن پێم وابێ هەر زۆرە £70 کەنەوەکە چەند $85 دەکات یەکجار زۆرە بێمە سەر یاری بڵەتبۆڕن ڕاستە یاریی نوێ بڵەتبۆڕن نایە بەڵاممانەوەی ناکرێتە فیلم لە بەرەوەی سۆنی بە شێوەیەکی فیلمی ڕاگەیان کە بەڵێ فیلمێکی نوێی یاخود فیلمێک لە جیهانی بڵەتبۆڕن نەبەرەمێنانە
فیلمەکە بە شێوەی ئەنیمەیشن دەبێت و ئاڕێتت دەبێت واتە بۆ سەری 10 ساڵان دەبێت وە لەلایەن چێشەوە بەرهەم دەهێنرێت بێکمان سۆنی و بە هاوبەشی جاک سێپت ئای پێماوی بەڵێ یوتیوبەرێک بەناو بانگە کاتە خۆی زۆر سەیری ڤیدیۆیەکانی دەکرد گەیمپڵەکان دەکرد ئینێرجێکی خۆشی هەیە کەسێکی سکۆڵفەندی ئاوەتە بەریتانیا جاکسێت ئای کە یەکێکە لە عاشقانی یاریەکانی بڵەتبۆرن کاتی خۆی بڵەتبۆرن لە چەناڵی ئەو سەیری کرد بە تەواوەتی لەبەری زۆر کەیف بە بڵەتبۆرنی دێ ئەو هەڵساو بە پرۆژەکە لەگەڵ سۆنی وا بێگومان بڵێسینجی فڕۆم سۆفتوێریشی هەیە واتە فڕۆم سۆفتوێریش بەسەر بێگومان ئۆکیان داوەتێک کە جاکسێت ئای کاری لەسەر بکاتن نازانین کو دەبی هیوادارم لە ستایڵی سایبەرپانک بی کە کرا ئەنیمەیشنێکی زۆر ناوازنێت لەکە زۆر ناوازە هیوادارم نۆ ستایڵە بی بەڵام چیرۆکی بڵەتبۆرن یەکجار دەوڵەمەند و خۆشت بۆ ئەوی بکرێتە ئەنیمەیشن هیوادارم پرۆژەیەکی سەرکەوتو بی و بیبینین نەکوەکو هەندێک لە فیلمەکان 500 ساڵ دەخیانێت کە دەکرێتە فیلم لەبەری دروستکردنی فیلمە ناو جیهانی ڤیدیۆگەیم تۆزێ زەحمەتە بێمە سەر 007 کە زۆری لەمەوە بڵاو بکرێتەوە و گۆرانی فەرمی جیمز بۆندی نوێش ئاشکرا کرا کە لەلایەن خانمە هونەرمەند لانا دێل ڕێی دەوترێت کە شایانە بە بڕای من نازانم ئەگەر ئاگاتان لە کللتوری فیلمەکانی جیمز بۆند هەیە خودنا هەر فیلمێکی جیمز بۆند سەرەتایەکەی بە گۆرانیەک دەست پێ دەکات لەلایەن هونەرمەندێکی بەناوبانجی جیهانی گۆرانیەکەی بۆ دەوترێن فیلم سۆنگەکەی دەوترێ مەسەن ئێوە ساڵێ سکایفۆڵمان هەبوو کە خانمە هونەرمەند ئەدێڵ وتی گۆرانەکە تەقیەوە ئاخر فیلمیش پێم وابی No Time to Die لەلایەن بیلی ئایلش وترە ئەم جارە لەلایەن خانمە هونەرمەندی زۆر ناوازە کەم گوێری ڕدەگرم لانا دێل ڕێی گۆرانەکەی جیمز بۆند دەوترێن لە بۆ یاری ئەزانەمە فیلم نییە یاریە بەڵام هەر بێگمان سۆنگێکی خۆی هەر هەیە ئەویش گۆرانەکە ئێستا لە ئۆنلاین بەردەستە دەتوانین گوێ ڕابگرن بە خۆڕای بێمە سەر هەواڵەکانی پلەیستەیشن و بەوە دەست پێ بکەین کە لە هەفتەی ڕابردوو نەمان بینی ستەیل ئۆف پلەیەکەمان نەبینی کە دەنگۆیەکان وابوون لە 16 مانگ بکرێ واتە ئەمڕۆ دوێنێ بکرێ بەڵام نەکرێت بۆیە پێشبینیەکانمان لەم هەفتەیە بکرێت کە پێشم وایە دەکرێت لە بەرەوەی زۆر سەرچاومان هەیە و زۆر خەڵکیش بە شێوەیەکی ڕاستەخۆ ناڕاستەخۆ باسیێوایان کردووە کە پلەیستەیشن لە مانگی 4 دەکرێت بە هەموو ساڵێکی لە مانگی 4 پلەیستەیشن شۆک ئەوە ستەیل ئۆف پلەیشن ئەنجامداوە بەڵام دوو دانەیە یەک دانەی هێشتا نازانین لە بەرەوەی بە فەرمی سۆنی ڕای گەیاندووە کە ستەیل ئۆف پلەیەکی تایبەت لە بۆ یاری وڵڤڕین دەکەن و لە هەمان کات دە ستەیل ئۆف پلەیەکی دیکەشمان ماوە کە باسی ئەو یاریەی گاڵۆڤاڕی دەکرێت چەندین دەنگۆی جیاوازمان هێنسە یاریەکەی گاڵۆڤاڕ یاریە پریکۆڵەکە یاخود ئەو یاری باسی ڕابردوو دەکات کە کرەیتۆس تێیدا پاڵاوان نییە بەڵکو فەی پاڵاوانە کە بە یاریەکەی کۆڕی باڕۆک ناسراوە کە فەی تێدا پاڵاوانە لەوانەیە لەم ستەیل ئۆف پلەی ببینین مەپەی دەنگۆیەکان بی وەلەوانەشە نەبین نازانم بەس دەنگۆیەکان وانە مەڵێن ژیر وتی دەیبینی 100% بەڵام دەنگۆیەکی گەورە هەیە کە یاری نوێیەکەی گاڵۆڤاڕ کە مسر نییە ئەمە باسی مسر ناکەم ئەوە یاری داهاتووە بەڵام یاریەکمان هەیە کە پریکۆڵە باسی فەی دەکە کە پێشەوەی کرەیتۆس بناسێ لەوانەشە کرەیتۆسی ناسی بێ بزەبت نازانین بەڵام دەرە کرەیتۆس بە شێوەیەکی بچووک لە یاریەکەی بەشدار دەبێت جا بەپێی دەنگۆیەکان بی ئەم یاریە سپینۆفا یاخود ئەم یاریە بچووکە کە کۆڕی باڕۆک کاری دەرهێنانی بۆ دەکات بچووکتر لە یاریی تاوزە بەلا فەی تێدا کارکتەرە و لەوانە تیەری تێدا بێ وەکو کارکتەرێکی سەرەکی بەڵام یاری پێناکەی بەڵام کارکتەری سەرەکیە کرەیتۆس بۆ چەند جارێک بێ بۆ جارێک بێ لە یاریەکەدا بەدیار دەکەوێت و چەندین میثاڵۆژی جیاوازی تێدا دەبێت تەنیا لە مثلا نۆرس نامێنێتەوە بەڵکو گەشت دەکەن بۆ مایەن کە دەکاتە مەکسیکی ئێستا لە ئیست ئەیژنیش دەبی واتەن لە هەندێک لە ڕۆژهڵاتی ئاسیا نمونە سینان سوزانم ژاپۆنیە ڕۆژهڵاتی ئاسیا لەوانێک ئەوانە شتێدابی لە بەرەوەی فەی لەگەڵ تیەری بێکەوە زۆر کاریان کردووە بۆ ئەوەی نەتەوەکان بێکەوە بگەن و نازان مەشتانە دەبەرەوەی تیر خودای ئاشتی بۆ نەکشەڕ وەکو گاڵۆڤاڕی خۆمان مەسەن گاڵۆڤاڕی کرەیتۆس وەکوەوەی نییە بۆیە شوێنەکانی گەر شەڕ بوونە بێکی هیناینەوە لەوانەیە چیرۆکانە باسکە ئەمە هەمووی دەنگۆیە بێکمان 100% نییە بۆیە ناتوانم بڵێم 100% یا 100% نییە بەڵام ئەمە دەنگۆنە ئەگەری هەیە ئەم یاریە کە لەلایەن کۆڕی باڕۆک دروست دەکرێت لە هەفتەکانی داهاتوو یاخود هەفتەی داهاتوو ئاشکرا بکرێت بۆیەش چاوتان لە چەناڵ بێ ئینشاڵڵا ئەگەر ستەیل ئۆف پلەیەکە هات لە هەفتەی داهاتوو بێگومان دەیگوازینەوە ڕیاکشنی منش دەبینن بۆ یاریی نوێی گاڵۆڤاڕ کە بێگومان یاریی گاڵۆڤاڕمان بینی لە بیدایەتی ئەم ساڵ تودی گاڵۆڤاڕە تودیەکەمان بینی گیمە زۆری هەمە دڵنەوە بەڕاستی بەڵام
ئەمە من هەیە و یاری داهات و گاڕڤاریشمان هەیە کە ئەمەیان گاڕڤارە گەورەکەی مصر دەبێت کە نازانین مصریان نا بە فەرمی بەڵام دەنگۆیەکان وان و پێشبینی خۆشمان وایە لە بەرەوەی ساتەمۆنیکا پێشکای لەسەر کردبوو کە لەسەر مصر بی پێشەوەی بێنە نۆرسی دواتر هاتنە نۆرسی لەوانەیە بگەڕێنەوە مصر لە بەرەوەی گێمەلێکی زۆر داوا دەکەم و نازان چیرۆکی ئەیتریاسی چی بەسەر دێت چیرۆکی کرەیتۆسی چی بەسەر دێت کرەیتۆسۆن تەحویلی مصر دەکەن ئەو میثۆلۆجیە لە بەرەوەی کۆتاییەکی زۆر جوانیاندایە کرەیتۆسی لە نۆرس نازان چی بەسەر دێت تۆزێک ئالۆزە بەڵام ناماکات دە پێشبینی کراویشە لە بەرەوەی گاڕۆڤار پرفۆرسین یاری پلەیستەیشنە ناک پرفۆرسینە بەڵکو یەکێکە لە پرفۆرسین یاریەکان لە مێژوودا وەسۆنی باوەڕ ناکەم وازە کرەیتۆسی بینیەوە بە ئاسانی لەبەرەوەی پارێکی باش بۆ سۆنی کۆ دەکاتەوە وەلامان کە سانتامۆنیکا جگە لە گاڕۆڤار یاری دیکە دروست ناکەن ینی نەمان بینیوە لە ماوە لە پاش دروستبوونی گاڕۆڤارەکان یاری دیکەیان دروست کردبێ و تێدە سەرکەوتوو بن تەنیا لە گاڕۆڤاری سەرکەوتوونە بێمە سەر هەواڵێک کە جێگەی سوپرایز نییە دەنگۆیە بەڵام جێگەی سوپرایز نییە بەپێ راپۆرتێک بێت لە ئینسایدر گیمینگ بڵاوکراوەتەوە ڕۆژنامە نووسی بەناوبانک تۆم هێرسن دەڵێ یاریەکانی PS4 و PS5 بێگمان باکوەرد کمپارەبڵ دەبن لەگەڵ پلەیستەیشن 6 بە زمانی خۆمان بڵێم یاریەکانی پلەیستەیشن 4 یاریەکانی پلەیستەیشن 5 بەبێ کێشە لەسەر PS6 کار دەکەن لەسەر پلەیستەیشن 6 کار دەکەن واتە PS4 و PS5 هیچ کێشەی نییە لەگەڵ PS6 دەکارنەوە دواتر ڕابردووتر باوەڕ ناکەم لەبەر دیزاین کێشەی PS3 چییە زۆر باس کردو دووبارە باسی ناکەم بۆ کە کێشەی تەکنیکی هەیە ناتوان یاریەکان لەسەر PS4 و PS5 کار پێ بکە باوەڕ ناکەم بگات سەر پلەیستەیشن 6 دەبەرەوەی پلەیستەیشن 6 پێویستی بە پرۆسەسۆر زۆر بەقوت دەبی بتوان یاریەکانی پلەیستەیشن 3 ئیمیلیت بکە PS1 و PS2 لە ڕێگەی پرۆگرامێکەوە ئێستا لە ڕێگەی پلەیستەیشن پلس بەردەستیان دەخەن باوەڕ ناکەم سۆنی لایسنسیشی بتوانانی یاریەکان بە ئاسانی کار پێ بکات باوەڕ ناکەم لەبەرەوەی پلەیستەیشن 5 CD ناخوێنێتەوە پلەیستەیشن 6 باوەڕ CD بخوێنێتەوە بۆیە پلەیستەیشن 1 فت لەبەرەوەی دیسکەکان جیاوازن ئۆکەی مۆدری CD نەمایان دیسکی بلوڕێیەکان جیاوازن DVD دەخوێنێتەوە بەڵێ واتە یاریەکانی پلەیستەیشن 2 دەتوانانی کار پێ بکە بەڵام باوەڕ ناکەم سۆنیا و ئیمیلیشنە بەردەست بخە لەبەرەوەی دەتوانێت یاریەکان دووبارە بە پاکێجی نوێ بفرۆشێ پارێکی باش قازانکردنەوە بە خۆڕایی بیداتە گەیمەرە بۆیە PS4 و PS5 لەبەرەوەی لایبرەریەکەمان هەیە مەسەر هەسا ئەکاونتی خۆمان دایان یاریمان هەیە ئەمە بەبێ مەرز دەبی سۆنیماندا لەبەرەوەی یاریەکەمان هەیە بە شێوەیەکی دیجیتاڵی بە شێوەی دیسکیش باوەڕ کار دەکە PS4 و PS5 بەڵام پلەیستەیشن 1 و 2 بەیپای بێمە سەر سپارمان بەپێی پۆستێک بێت لەلایەن ئەکتەری سەرەکی یاریەکانی سپارمان کە وێنەیەکی بڵاو کردەوە زۆریشی نەبرد وێنەکەشی دیلێت کرد بەداخەوە بەڵام وێنەکەی هەبڵاو کردەوە بە پێی ئەم راپۆرت یان چەند راپۆرت جیاوازمان بینیۆشتانە و پێی وێنەکەش بێم پێدەچێکەوە ئەو کەسێک کە شێوەی سپایدەرمان دەجێڕێ نەک ئەو کەسێک بەدەنگ بەشدا بەڵام شێوەی سپایدەرمان دەجێرە مۆدیڵەکە خەریکی موشن کاپچەر بێواتە جوڵەوشت تۆمار بکەم بە ناوی بێن جۆردنە وێنەیەکی خۆی بڵاو کردو تۆ دەستی والێ کردووە کە دڵێ if you know گەر بزانی دەزانی بگومان دەزانین من بەستی سپایدەرمانە بەرەوەی دەستی ئاوالێ کردووە کەواتە تەسویری فەرمی سپایدەرمان 3 دەستی پێ کردووە کە دەشزانین سپایدەرمان 3 بەرهەم دێ لەبەرەوەی ئینسۆمنیا خۆی وتی کە بەرهەمی دێنن کە دوای چیرۆکی ئەم ساگای ئێستا دەبێ ڤێنەم چی بەسەر دێ دەزانین چیرۆکی ڤێنەممان ماوە یاریێکی ڤێنەمی جیاوازیشمان هەر هەیە یاخود ئەمە تەنیا بۆ ڤێنەمە سپایدەرمان 3 نییە بەڵام من پێم وایە سپایدەرمان 3 لەبەرەوەی ڤێنەم پێم وابێ ئەگەر بەپێی راپۆرتەکانی ڕابردوو بێ ڕاست بێ پێم وایە ڤێنەم کارەکانی تەواو بووە ئینسۆمنیاک دوای وۆڵڤرین و ڤێنەم بڵاو دەکاتە دوایێت پرۆژە زەبەلاکەی سپایدەرمان 3 بەڵام بزانین چ ڕوو دەدا ئۆکەی لە پاییزی ئەم ساڵ مانجی نۆ وۆڵڤرینی بڵاو دەکەنەوە لە دوای ئەوەی یان ڤێنەم بەردەست دەبێت لە ساڵی داهاتوو یاخود دەبێت چاڕوانی سپایدەرمان 3 بکەین لە بۆ چەند 5 ساڵی دیکە 4 ساڵی دیکە کە وەختێکی یەکجار زۆرە میم شتێکی سپایدەرمانی بەڕێوەیە ئەجا هەرچیەکە نازان بەزەوە دەزانینەوە شتە فەرمیە بێمە سەر ترۆیدەرێکی نوێ لە بۆ یاری ساڕۆسی بڵاوکراوەوە کە بڕیار لە کۆتایی ئەم مانگە لە سی ئەم مانگە بەردەست بێت کە هەندێک لە مۆسفاتەکانی PS5 نیشان دەدا دەبین کە ڤیژوەڵ یاریەکە زۆر ڕاقیە لەسەر PS5 پڕۆی ترۆیدەر تایبەت بە PS5 Pro ئینهانس ڤیژوەڵەکەی دەبینین PSSR 2 دەبینین کە کواڵەتی یاریەکە زۆر بەرز دەکاتەوە لە 4K ڕاستەقینە و هەبوونی هەڵا بەس بوو تەرتیباتی PS5 Pro گرانترین کۆنسۆڵ لە مێژوودا نرخەکەی $9 ئێستا حالیان یەکجار گرانە کە پێویست ناکە بیکڕی بێگومان بە هیچ شێوەیەک PS5 Pro شانی کڕینە بە $9 بەڵام ئەوە بزانین چی بەسەرە بێمە سەرواڵەکانی ئێکسبۆکس و سەرۆکی نوێی ئێکسبۆکس ئاشا شارمام دەم هەفتەیە بە
لە نامەیە کە دزەی پێکراوە لە ئۆنلاین لاانەشان بەخۆیان بانقەس بڵیان کردیتەوە بۆ ئەوی گەیمەران دڵخۆش بکەن بەڵام قسەکە باشە بەڕاستی ئەویش دەڵێ بەڕاستی گەیم پاس زۆر گران بووە و پێویستە کارێک بکەین یاخود بەشێ لە شێوەکان پێشەشکردنیەکی دیکە بەردەست بخێن خزمەتگوزاریە بەردەست بخێن ناو گەیم پاسی کە بەسەر هەرزانتر بێت جا دەنگۆیەکان وان پلانێکیان هەیە کە یاری تایبەتەکانی ئێکسبۆکس لەسەر تیرێک بەردەست بخەن لەسەر ئاستێک بەردەست بخەن کە یاری تھێرپارتی تێدانە یاری کۆمپانیەکان دیکە تێدانە تەنیا یاری تایبەتەکانی ئێکسبۆکسی تێدایە لەگەڵ ڕۆژەکان یاریەکان کە ڕۆژەکان بەردەست دەبن لەسەر ئەم تیرە ئەم ئاستەکە لەوانی نرخی دابەزێن نازە بۆ چەندە $15 $10 نازە بەس قسەکە وایە بیرۆکەکە وایە و هیواداریشم و کارە بکەن چکە بەڕاستی مانگانە سەر و $20 بدێ گیم پاسی یەکجار زۆرە بۆ گەیمەرە ئەچەند لە کوردستان بێگومان 1000 هەرزانە باسی کوردستان ناکەم بەڵام ئەگە بە شێوەیەکی فەرمی لە ناو ئەکاونتی خۆت لە ئێکسبۆکس بە شێوەیەکی فەرمی لە ئەمریکای بیکڕی مانگانە 20 شتێک $30,000 $30,000 نەردەکات کرێ بەڕاستی کرێ ڕۆژێ بخۆت چەندی کار دەکەی 30,000 بدەیەوە مهم بێمە سەر هەواڵەکی دیکەم قسەکە لەسەر گەیم پاسی ئەمە فەرمی نییە باشە ئەمەش دەنگۆیە بەڵام پێم وایە زۆر شتی تێدایە کە فەرمی بی وە لەوانەشە بیبینیم بەپێی راپۆرتەکەی بی دەڵێن مایکرۆسۆفت بیرەوەی دەکاتەوە Call of Duty چی دیکە لە ڕۆژ یەکەم لەسەر گەیم پاسی بەردەست نەخەم کە بودجەی Call of Duty زیاتر لە 300 بۆ $400 ملیۆن ساڵانە ئەوە لەسەر گەیم پاسی بەردەستی دەخەم بەڕاستی ئەو پارەی کۆناکەن لەسەر ئێکسبۆکس کە دەیانەوێ بۆیە باوەڕ ناکەم ئەنی پێم وابی ئەم قسەی ڕاستە یعنی بێگومان بیرکردنەوەوانە هەر هەیە لە مایکرۆسۆفتی لەبەرەی بیدایەکە دەبیرتان کە مایکرۆسۆفت ئاکتیڤیژنی کڕی گەورەترین کێشیان ئەوە بوو کە چۆن بتوانن گەیم پاس وا لێ بکەن تۆ بەخۆیان زەرەر نەکەن کە Call of Duty دەخەنە سەر گەیم پاس Call of Duty ملیۆنان کۆپی دەفرۆشێ کاتێ دەیخیتە سەر گەیم پاس گەیمەرانی ئێکسبۆکس پارە بە یاریەکە نادەن کە دەشزانی ئەگەر لەسەر گەیم پاس بەردەست ملیۆنان کەس دەیکڕی لە جیاتی $70 تۆ دەیتە سبسکریپشنێک و خزمەتگوزاریە کە مانگانە خەڵک پارێدا واتە لەوانەیە لەم ساڵیان ساڵی داهاتوو چی دیکە Call of Duty نەبین لەسەر گەیم پاس بەڵام ئەمە فەرمی نییە تەنیا دەنگۆیە بۆیە لەوانەیە ڕووبدە و لەوانەیە ڕوونەدا قسەکە لەسەر Call of Duty بە شێوەیەکی فەرمی هەژماری Call of Duty و مایکرۆسۆفتیش ڕاگەیان کە بەڵێ فیلمی Call of Duty لە دوای چەند نزیکەی 12 ساڵە دەڵێن فیلمی Call of Duty دروست دەکەین تاوەکو ئێستا نەیانتوانین دروستی بکەن دەڵێن بە فەرمیدا ئێستا حالیان ئیش لەسەر فیلمی Call of Duty دەکرێت و بڕیاریشە بەرواری بڵاوکردنەوەشیان باشا کردووە کە 30 مانگی 2028 بێگومانە و تاریخی زمانەیەک نادە لە بەروی بەردەوام تاریخ دەگۆڕترێ 2000 بی مانجی 7 بی 2028 بی 2029 بی ئەمە بۆ زارێکی دیکە دووپاتی دەکە پێشتر چەند جاری کە کردیان بێبام یەکەم جاکە جێم بۆ فیلمێکی Call of Duty لە بەرەمێنان بەشێکی فەرمی ها نەقسە 2017 بوو یان 18 بوو وتیان 2019 دوای گوتیان 22 دوای بۆ 24 دوای بۆ 25 دوای گوتیان ئۆکەی مەیبی لە 2026 تەسویرش بکە ئێستا دەڵێن لە 2028 بڵاوی دەکەینەوە ئاتە دەبێت تەسویرکردن لە ساڵی داهاتوو یاخود لە کۆتایی ئەم ساڵ دەست پێ بکە بێمە سەر یاری فەیبڵ کە بەپێی راپۆرتێک بێ لە ناو مایکرۆسۆفت بیرەوە دەکەنەوە یاریەکە دوا بخەم نەک لە بەرەوەی کێشەی هەیە یاریەکە نەک لە بەرەوەی یاریەکە کاتی ماوە کاتی زیاتری پێویستە بەڵکو لە بەرەوەی نیانەوێ لە کۆتایی ئەم ساڵ لەگەڵ بڵاوبوونەوەی GTA 6 ئەم یاریە بڵاو بکەنەوە لەبەرەوەی دەزانن ڕکابەری GTA 6 ناکرێت سۆنی بە سۆنیاتی خۆی پلەیستەیشنەتی خۆی ناتوان ڕکابەری GTA 6 بکە مایکرۆسۆفتیش لێستاوە بیرەوە دەکاتەوە یاری فەیبڵ دوا بخە مەسەن لە ناو کۆمپانیا راپۆرتەکە دەڵێن ناو کۆمپانیا کار بیرەوە دەکەنەوە یاریەکە دوا بخەن بیخەنە سەرەتای ساڵی داهاتوو یان هەر ساڵی داهاتوو بۆ ئەوە ڕکابەری GTA 6 نەکە کاتێکە GTA 6 بڵاو دەکرێتەوە لە بەرەوەی یاریەکە یەکێ لەو یاریانەی مایکرۆسۆفت کە بەڕاستی ئەم چاوەڕوانی ما یاری فەیبڵە هیواداریشم دوا بخرێت لەبەرەوەی منیش لە مانگی 10 ناتوانم ئەو یاری بکەم لەبەرەوەی هەمومان خەریکی GTA 6 دەبین بۆ 22,000 بیکەینەوە خۆشەویستانم بۆش بەرنامەی سفرێک ژیری بوو هیوادارم بەدڵتان بیت کاتێکم دگمێن لایک و سابسکرایب لەبیر نەکەن تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەوردان سپێرم خوداتان لەگەڵ